بینەرانی خۆشەویست لەم بەشە لە بەرنامەکان بابەتێکتان پێشکەشەکەم لە ژێر ناونیشانی توند و تیژی دژ بە ژنان لە بنەماڵە و کۆمەڵگا و شوێنی کاردا. ئازاری توند و تیژی دژ بە ژنان سنوور ناناسێت، توێژ و چین ناناسێت، گەورە و بچووک ناناسێت. لە هەر شوێنێک ژنێک هەبێت جۆرێک لە جۆرەکانی توند و تیژی لە دژی ئەو خۆی حەشارداوە و چزی خۆی دەوەشێنێت و ئازاری خۆی دەگەێنێت. ژنانی هەژار، ژنانی کرێکار، ژنانی بێسەواد، ژنانی مهاجر، ژنانی شەڕلێدراو، ژنانی مەزلومی لەشفرۆش و ژنانی معتاد زۆرترین بەشی ئەم ئازارەیان بەردەکەوێت. هەر کردەوەیەک بە هەر شێوەیەک ئازارێک جەستەی بێدیان دەرونی ئاشکرا بێدیان شاراوە بە ژن بگەینێت نیشانەی توند و تیژیە. دیارە دڵتەزێنترین جۆری ئەم ئازارە توند و تیژی جەستەیە کە ئەساسەن لەلایەن پیاوانەوە دژ بە ژنان بەڕێوە دەچێت. بەڵام پانتایی و قۆڵایی واقعی ئەم ئازارە کۆمەڵایەتیە کاتێک دەردەکەوێت کە هەموو جۆرەکانی شاراوە و ئاشکرای دیگەشی بناسێنین. لە ژمارەیەک لە وڵاتانی جیهان توند و تیژی دژ بە ژنان بە پێی یاسای دەسەڵاتدار و دابوونەریتی جێکەوتوو بەڕێوە دەچێت. لە وڵاتێکی وەکو ئێران گەلێک لە توند و تیژیەکان بە پژ ئەستوری و شەریعەت خاڵی دیاریکراوی یاساییان بۆ پەسەندکراوە و بەبێ هیچ بربەستێک بەکردەوە دەردێن. یاسای چەند ژنە، یاسای ئەزدواجی کاتی واتە سیغا، جیاکردنەوەی ئینسانەکان لە یەکتر بە پێ ڕەگەزەکەیان، بێبەشکردنی ژنان لە مافی سەرپەرشتیکردنی منداڵەکانیان کە گەورەترین ئازاری دەرونیە بۆ دایکان. ئەمانە و گەلێکی تر هەمویان توند و تیژی گەلێکن کە بە پێی یاسا و شەریعەت بەڕێوە دەچن. ئەم کچە کەم تەمەنێک کە لە ترسا دەلەرزێ و بە زۆر ئەیدەنە بەر تیغی خەتەنە و هەتا ئەژی ئەبێ چزووی ئازاری کەم ئەندام بوون تەحەموڵ بکات، ئەو کچەی کەم تەمەنێک کە هێشتا هەر بیر لە بووکە شوشەکەی دەکاتەوە بەڵام بە شووی ئەدەن و ئەیخەنە باوەشی پیاوێکی بەتەمەنەوە ئەم منداڵە دەربەدەرەی کە دەستی خوشکی لە خۆی مناڵتری گرتووە و لە کوبیدۆرەکانی دادگۆستەریدا سەرگەردانە، ئەم ژنەلاوەی کە لە ڕێگەی ئاخوندێکەوە لەبەر دەرگای شوێنە بەناو پیرۆزەکانی قم و مەشهەد لەش و کەسایەتی و غوروری حراج دەکرێت، ژنان و کشانێکی لاو کە بۆ پەیداکردنی مەوادی مخدر بۆ کەسوکاری معتادیان ناچار دەکرێن هەر کارێک بکەن، ئەوانە و گەلێک لەوانە زۆرتریش قوربانی جۆرگەلێک لە توند و تیژی دژ بە ژنانێکن کە چارە نووسیان بە پێی یاسا و شەریعەت و بەرژەوەندی دەوڵەت و باوک و برا و هاوسەر دیاری دەکرێت. بەڵام گەلێک توند و تیژی دیکەش دژ بە ژنان هەن کە بە ڕەواڵەت نابیندرێن و لە ڕێگەی مەکانیزمی پێچاوپێچی کۆمەڵایەتیەوە خۆیان دادەسەپێنن. ئەوانە ئەم جۆرە توند و تیژە بەکاردێنن ئەگەر خۆشیان دیار نەبن ئاسەواری کردەوەکەیان دیارە. ئەو ژنێک کە تەلاق دراوە و لە مافی سەرپەرستیکردنی منداڵەکانی بێبەشە، ئەو ژنەی سەربەخۆ و بەتەنیا مافی سەفەرکردنی نییە، ئەو ژنەی کە بەهۆی ژنبوونیەوە ڕێگای چوونەناو هەندێک لە پیشەکان، هەندێک لە بوارە وەرزشی و هۆنەریەکانی لێگیراوە، ئەو کچەی کە بە پێ بڕیاری باوک و باپیرەی و تەنانەت براکەی بەشوو دەدرێت، هەمووی ئەمانە دەبنە ئازارێکی دەرونی بۆ ئەو ژن و نمونەی نادیاری توند و تیژی بەکردەوەن کە دژ بە ژنان بەڕێوە دەچێت. شێوەیەکی دیکە لە توند و تیژی شاراوە دژ بە ژنان لە شوێنی کار، لە کارخانە و کارگە و ئێدارەکاندا بەکردەوە دەردێت. ئەو ژنەی کە بەبێ هیچ هۆیەک و تەنیا بەهۆی ژنبوونیەوە بەردەوام بۆڵەی بەسەردا دەکرێت و بە بەرچاوی هاوکارەکانیەوە ئیرادی لێدەگیردرێت، ئەو ژنێکە لەلایەن خاوەنکار و یان تەنانەت هاوکارەکانیەوە گاڵتەی پێدەکرێت و تەشەری لێدەدرێ و مەتەڵەکی پێدا دەدرێت، ئەو ژنەی کە لە شوێنی کاردا دەبێت بەردەوام نوکتەی سێکسی لە هاوکارانی پیاوی ببیستێ و بێدەنگ بێت، ئەو ژنێک ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ دەکەوێتە بەر پێشنیاری پەیوەندی جنسی لەگەڵ ئەم پیا و ئەو پیاو لە شوێنی کاردا،
ئەو ژنێکە بەهۆی مقاومەتی بەرامبەر بەم فشارانە دەکەوێتە بەر مەترسی لەسەر کار دەرکران و بەناچار ئازاری دەرونی تەحمڵ دەکات، هەمووی ئەمانە دیاردەی دزێوی توندوتیژی دژ بە ژنان لە شوێنی کاردان. توندوتیژی دژ بە ژنان سنوورێک ناناسێت و دیاردەیەکی بێزارکراوی کۆمەڵایەتیەکە هەزاران ساڵە لە دژی ژنان بەڕێوە دەچێت و نیزامی سەرمایەداری سەردەمی ئێمەش هۆکاری مانەوەیەتی. ئەگەر توندوتیژی دژ بە ژنان دیاردەیەکی کۆمەڵایەتیە کەوا بێت، بەرەنگاربوونەوەیشی دەبێت لە ئاستێکی بەرینی کۆمەڵایەتیدا هێزی بۆ کەوێتە کار. دەوڵەتەکان کۆمەلگای پیاوسالار بەبێ بەرەنگاربوونەوەیەک لە ئاستێکی بەرینی کۆمەڵایەتیە پاشەکشەیان پێناکرێت و ئەمەش هێزی یەکگرتووی ژنانی ستەملێکرا و پیاوانی یەکسانی خوازی دەوێت. دەبێت دەوڵەتەکان بخرێنە ژێر زەختەوە بۆ ئەوەی سزای قورس بۆ هەر چەشنە توندوتیژیەک دژ بە ژنان لە بنەماڵەدا لە خوێندنگا و شوێنی کار و لە گەشت کۆمەلگا دیاری بکەن. هیچ کەس نابێت ڕێگا بەخۆی بداتکە توندوتیژی نواندن لە دژی ژنان بە بیانووی کێشەی ناوخۆی بنەماڵە و قۆم و عەشیرەت و ئائین و فەرهەنگ پاساو بکرێت و لە سزای شیاوی خۆی دەرباز بێت. هەر جۆرێک لە توندوتیژی دژ بە ژنان لە شوێنی کار پێویستە قەدەغە بکرێت و کەسێک کە ئەم جۆرە تاوانە دەکات دەبێت لێکۆڵینەوەی لێ بکرێت و سزا بدرێت. ئەگەر ژنێک بەهۆیەک ئەم ئازارانەوە ناتوانێت درێژە بە کارەکەی بدات، دەبێت تا ئەو کاتێک کە کارێکی گونجاوی دەست دەکەوێت لە بیمەی بێکاری بەهرەمەند بێت. لە ڕێگەی خەباتێکی ڕێکخراو و یەکگرتووانە بە بەشداری زۆرترین ژنانی چەوساوە و ستەملێکرا و پیاوگەلێک کە مانەوەی ئەم ستەمکاریە ویژدانیان ئازار دەدات، دەکرێت هەر لە ئێستاوە تا ڕادەیەکی زۆر شوێنێکی ئاسوودەتر لە ناو بنەماڵە و کەشوهەوایەکی ئەمنتر لە کۆمەلگا و لە شوێنی کاردا بۆ ژنان دابین بکرێت. سەرنجام بە ڕزگاربوونی بەشەریەت لە نیزامی نەکبەتی سرمایه‌داری و دامەزراندنی کۆمەڵگایەکی سۆسیالیستیە کە بەشەریەت بۆ هەمیشە لەم شەرمەساریە ڕزگاری دەبێت.